لە دژی دواکەوتنی موچە و سیستەمی پاشەکەوت و پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیدا سەرجەم کارمەندانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی بۆ ڕۆژی دووەم مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند و بڕیاریان داوە تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت لە بایکۆت بەردەوام بن و لە بینای بەڕێوەبەراتی و گۆڕەپانەکان و سەر شەقامەکانیش ناچنەوە سەر کارەکانیان و درێژە بە بایکۆت دەدەن. ئەمجارە کە موچەمان پێنادرێم ئەمجارە بەس بۆ موچە نیە تەنها، چونکە ئێمە وازمان لەوەیەنا کە بۆ یەک موچە بایکۆت بکەین، چونکە ناکرێت تۆ کەس لە ڕیزبەندیاوی بایکۆتکەی موچەی بەشێشتر بدرێ بە تۆ. ئەمە هەر خۆی نەعەدالەتی مەژ و نەعەدالەتی قبوڵ ناکەین، لەبەرەوەی ئەمجارە ئێمە کە بایکۆتمان کردووە بۆ لابردنی سیستەمەکەمەیە. وا ئەوانەی کەلار دەربەنی خان دوکان هەمووی پاڵپشتی ئێمەیان بە تەواوەتی ڕاگەیان ئیمڕۆ هەتا سیستەمی پاشەکەوت لا ئەبرێ هەچ کاتێ موچەیەکمان وەرگرت بەبێ پاشەکەوت ئێمە چینەوە سەر کارەکانمان. ئاخر ئێمە ژەر ئاخر کەسێک نییە بێ ئەم بۆی ڕاستکاتەوە بڵە کاکەجان مشکیلەکە لەبەر ئەوەیە، لەبەر ئەوە پارە نادرێ. باشە ئەی چەند مانگە چیان کردو ئەم نەوتە کافرۆشێکە ئایان و لە کاتی خۆیان موچادن کە نەوت بڕوا ئەم نەوتە خۆ نەوەستاوە هەر ناڕوات هەر نافرۆشێت ئەی پارەکەی کووە پارە هەیە بچن هونەرمەندێکی نازام چی بێنە لێرە داوەتی کەن و شەوانە ڕستمی لەگەڵا بگرن بەس پارە نییە بێن بە موچەخۆر. ئێستا سلێمانی بەهۆی مانگرتنی کارمەندانی هاتوچۆوە شەقامەکانی ڕێڕەوی ئاسایی خۆیان لەدەستداوە، بەڵام بۆی هۆشیاری هاوڵاتیانەوە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕووی نەداوە. هاوکات شۆفێرانیش دەنگی خۆیان دەخەنە پاڵ کارمەندانی هاتوچۆ و داوا لە حکوومەت دەکەن موچەی فەرمانبەران دابەش بکات و واز لە سیاسەتی برسیکردنی خەڵک بهێنێت. والله نابێ ئەگە مرور نەبێ هیچ شتێک ئیشەکە ناڕوا و مەشاکی دروستە بێ ئیستیحام دروستە بێ لەبەر ئەوەیە. کارمەندانی داوای موچەکانیانەکەن بۆیە حەقی خۆیانە. والله داوا لە حکوومەت دەکەم موچەی ئەم خەڵکە بە. من پاڵپشتیان دەکەم لەوەی کە دەوام ناکەن لەبەرەوەی بەڕاستی ئەوانش مەعاناتیان هەیە و ناتوانن بەڕاستی ژیانی خۆیان ناوا بڕێ بکەن، یعنی پاڵپشتیان دەکەم بە هەموو شێوەیەک. وڵی دروستی کردووە بەڵامی درەوەی هەیە ئەوانش نەحەقیان ناگرین بەڕاستی وەڵامی پیان ڕازڕام پشتگیریان لێغم دەستخۆشییان لێغم هیوادارم بەر بەردەوام بن. وڵی دەوری خۆی بینێ بەڵامی در حەقی خۆیانە دەستخۆشییان لێغم. ماوەی زیاتر لە مانگەکە فەرمانبەران لە زۆربەی فەرمانگەکانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئەیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین مانگرتنیان ڕاگەیاندووە. سەرەڕای وەڵام نادانەوە و جێبەجێنەکردنی داواکاریەکانیشیان حکوومەت سەرقاڵی ئەنجامدانی ئاهەنگ و فستیڤاڵ و ماراسۆنی هونەری و وەرزشیە. بەهۆی مانگرتنی کارمەندانی هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانیدا ئێستا هیچ کارمەندێکی هاتوچۆ لە سەر شەقامەکان و لە گۆڕەپانەکاندا نابینرێت. لە بەرامبەریشدا هاوڵاتیان جێگەی کارمەندانی هاتوچۆیان گرتووەتەوە و شەقامەکان ئاڕاستە دەکەن. بەردەوامی ئەم دۆخەش کارمەندانی هاتوچۆ پەیوەستیان کردووە بە حکوومەت و وەڵامدانەوەی داواکاریەکانیانەوە. کارمەندانی هاتوچۆ ڕای دەگەێنن هەتاکو ئەو کاتەی حکوومەت وەڵامی جێبەجێکردنی داواکاریەکانیان دەداتەوە ناگەڕێنەوە سەر شەقام و دۆخی هاتوچۆی شاری سلێمانیش بەم شێوەیە بەردەوام دەبێت. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.